تەماشاکرێت ئەزیز ئەی وەختدان و کش وەختدان وەخۆشی بوو لە بەرنامەی یەک پرسیار ڕەمەزاندان پیرۆز کرد ساڵوە دڵخۆش لە بەرنامە یەک پرسیار هایم لە ناو شار وشیم لە پیدان پرسیار لە من وەڵام لە ئیوە ئەوەیشە وەڵام بێ و خەڵاتێک جوان دەریە دەپی دوای ئەوەیشە دووبارەش بەبیدان ڕەمەزاندان پیرۆز بوو کرد ساڵوە دڵخۆش ئینشاڵڵا وەخۆشی بەلەی سەر ئیمەیشە داواکاری لە خەڵک متابعی بەرنامە بکەن بەرنامەی فرەخۆشیە پرسیارە و وەک حەزورەت یعنی ئەو پرسیارەکە لە منە وەڵامیش لەیوە ئێدی بانوەلمانە و بانوەلمانە و بزان پرسیارەکانمان چەنی خۆشە. تەماشاکەرەی لە ئەزیز سەردان ناو شار کردین و شوێن خۆشی گایرانە فرەشی خۆشیگە لەیرە ئەی قەدیم سینەمابی هابیر مناڵ ببین هاتی ئێرە بەسە برادەری لێرە چای فرشت و قەهوە فرشت و چش خۆشیگە و شەبابان تێنە ئەیرا وەختەیە خۆیان بەنە سەر و ئیمەی هاتیم لایەن دارشتی من سلام علیکم ئەی وەختە ناو جەنابەت مستەفا کاک مستەفا کاک عەلی ڕەمەزاندان پیرۆز کرد ساڵەوە دڵخۆش ئینشاڵڵا خۆزایی ڕەمەزان مانگیگە خێرە و مانگیگە دین دوعا و خێر و ئەی شتێ لە فرێ ینی چش خۆشیگە ڕەمەزان بەس ئیمە دیری من ئیسە مردم لە ناو بازار گلەییکەن چش گرانەوە بیە وەک گوشتە مەسەلەن وەک شتێنی گەست مەسەلەن موادەکان گرانەوە بیە یای خۆی گەرەی لە مانگ ڕەمەزان گەرەی مردم مساعدەیان بکەین نە چش گرانە بکەین من بیڵەمیریە وەڵا گشتی گرانەوە کردیە کابرا من ناسمەی مسوا کردی بەرە ڕەمەضان بطل زێد وارزان سدەسی هو گران فرشتەی نوێژش کرد ناوت لەوە بڕی تشتەس مالەسەف یعنی چشیگە ناخۆش تش ناخۆشیگە فرە بەس من ئەو خێمەدیم لەورا چادیگە کوتانە ئەو کابرا بوو حسکە ناوێت کاک حسێن ناوێ چ جوانی کرد ئەرە فەقیر فقرا تشتی خەیدە ناوی هەرە عالەمە تش خۆشی کردیە کاک ئێمە لە بەرنامەمان پرسیارس پرسیار و وەڵام پرسیار کەمە بیت تو جوابە دێدەپیم نەزانسیت توانی بیشتە برادەرەکانت ئەو توانیت مەسەلەن اختیارات دەمە بیت ئیمە پرسیارەکەمانەوەسە خۆت زانیت قەدیم لە خانەقین حەلەکە شارێک کارەبا نەوی قەدیم ئەی پیاوە گەورەکانی سە مەوجود لە نیان خدا ئەمر دریش بێتە ئەوانەی مانە خدا ئەوانەش بکات خۆ زانی گەورەکان قەدیمان ئەوانە جی لە تەیبینش دەبیان ئەو پیاوەی لە کایسە لە لیان دەنێک مایە ئەدانشتن لە دیوەخان یان لە شوێنی حەزورە وتنەرایەکتری تەلەڤیزیۆن نەوی خۆیان لەوە بیجارە مش بابات بەحەز دەکردی بطل شیرەکان بی خورماگەنە ناوی وەل فیتیلەکە و دەمیادا لە ماڵکش من دەوری داین و حەنیشتەی نوکتە بی و حەزورە و ئەی چێ لە بیا وەڵا چشی خۆش بی خاصە لە ئاوایەکانیش ئاوایەکان ئەی بازە فەیمەی سە پرسیارەمان حەزورەس چشتیگە چەلەلی بیت گەوراوە بوو چشتیگە لەلی بیت گەوراوە بوو توایدن اختیارات حەزکەم چاڵە دەستەکەت خۆش ئەی برادەرە ناو جەنابەت کاک مستەفا بردە وەرمانە و چاڵە توتیەی بی دوایی خەڵاتەکە بکەن دوو کە دەردەدان وتە پێم و چاڵە دەستەکەت خۆش چاڵە لەلی بیت چاڵی بێک کویلە بوو و گەورا بوو و لە بنایی مناسبە چای مامیل بارە چای بار کاکە چای بار ئاوڵا فرە مەمنین پرسیارەکە جوابمان دایدن چاڵە دەستەکەت خۆش ئیمەشە لەی مناسبەیەک هەدێک جوان لە کەناڵە اشراق فەزایی ئەراتنی بەڕێز تش خۆشی کردنە خدای ڕازی بوو تو جوانی کردنە و ماڵداناوە بوو دەگیش ڕەمەضانی و دیمەدان تش خۆشیکەن فرەمەی نەرات جارکەرا خۆیە باڵی پرسیایی کەمەوی جوای ناتوانانی جواب لای برادەرە و ئیسام چین پرسیارکەینە مردمەوە برشە خۆت خێر و خۆشی لە دوێنە بەدان انشاءالله شوێنەکەدان خۆشە و دەستت خۆشەرای شین جوارێکی دەست و دای مەریشتێم لێرانە نییە تۆپانان
طوبانا قولانيم كرثومه بيران دانش شباب كل خاص قال نيري من ليله تشخوش غنشتينا قضي وقتها كمان لا أي برادري لو ما بيدان بچینە لای چەند برادری تر هەم پرسیار لە بەرنمەیەک پرسیار و بانوەلمە و بنش نەخێر. تەماشاکاری عەزیز لە کەناڵ ئشراق ئەمڕوو لە ناو شار چەومان کەوتێکی لە ناودارەکان خانەقین کە خۆی کار کە دەرای شارە ئەوەیشە برادر عەزیزمان کاک عەدنان مەحامی بخيراتين ڕەمەزان پیرۆز. دي صال وخوشي ان شاء الله مبارك ولبان امه محمد ولبان عراق ولبان كردستان ولبان خانقين ولبان قناه دانيش. کاک عەدنان تو هایدە محکەمە بله چ شتێکی دیری من ظاهرێک هەست یعنی لە محکەمە تەلاقدایم فرۆ بێ سەبەبی چێت؟ اسباب فرنسا يكي لو انا منال دنيا انا شو يكي لو انا مسائل اقتصادي ديري من يعني بارا ما بارا وتحكم كدلي يكي لو انا مسائل قاس تدخل باوغ ودايق جناو باوغ ودايق بياوغا مسائل تردي من اي انترنت او موبايلات او اي تطور علميه بها اي كشتي سلبيات ياس لبان مجتمع ولبان جنوب بياوغا دون رزده بعجار رزده طلاق وما بيت اسباب فرس يعني ديني قديم دووي لەناو ماڵ بین و وەرخەسیرە و ئەدانشتن و مەشاکلیان نەوی ئیسە دینی ماڵ جیایی ژرایگرێت ئایا بوو دە مەشاکلش جیاومەوە کە ماڵ جیای شراگرێت هەم مەشاکل است. امام علي فرمود سلام الله عليه يشد القناعة كنز لا يفنى إما جاران قناعات بي يسخن أو قناعات لما يدوني نيك وبي ندووي دوبرا سيبرا وويانا ومناليانا وكشان ناوي يك مال هيك يك جور داشتن يعني يقول بيشك داشتن كشان بس مقتنع بين قناعات داشتن او قناعته ايش يعني ودل باكي ومعيشتي خوش بكانوا واي تطور نوي سياره نوي فرضا موبايلات نوي انترنت نوي يعني كشتي وملابس نوي ازياء يعني كشي تاثير كاد لحياه عائله كشتي رجعنا عدنان إما ديني من يعني صلة رحمش كم بيه لنا خلق اكيد هو من دائما بيرسونالي مش يكي لاسباب صله رحم نما كورونا قبي يكي لاسباب شو او فتره كورونا وقتها ايش نانو معنا مالو عزل ما كردن او فتره اللي يكتري برياي من دوني براو نتونس حساب كداتر باو قول كل من الله دايق قول دوتو ايوه كرده يك سبب دا بيمان مجال دا بيمان تا مستمر بو من لبان او كارا او كورونا يكي لاسباب دوم تشي او ما بيدي اي انترنت هاتي او اي موبايل هاتي ايش بي يك سببي جاران كابرا باو يندي براغين ندي تشيرا مال لاي هفته دو جاسيه جاتشي دي لايكم يسد شكل فرضا اكتفاء كدوه تليفونيك من دون ما غلطه يعني صله رحم دائما عمر يجري شوكات يكي ولد صداقه شو يكي صداقات عمر دري شوكات صلة الرحم شا عمر دري جوكر ما فرمانين رقص خوشگان دو دست خوش بس ما برنامج ما برسيار أنا وياك برسياري كينا بيدقر جو ما دايت يعني والله ما دايت يمشي ياك خلاتي جواني دينا بي برسيارة وسا تشتيجا توانيت بالشكل داي بس نا تواني بقري داي يعني تقدر تكسره بس ما تقدر تلمسه يعني مو نا تواني بقري داي تواني بالشكل داي اختيار انا كاكا سادة ورا دوسين نقطة شوية من إذا كي لقيان زوانا الزوانة إيش اللي واسا خسيقة كيدي وتأخذ تنيتين وقت ما على بيش نبي وقت وعدة وعد يكي لقيان بلين يعني دروب بلين وش تبيه شيء مثلا إوارة يمررات وأمارة تجارات يرم نشيدن وعدك الشكاري بس نات اللي راو فرما مين راك عدنان حامي عدنان كبرسيارة مان جوابدا إيميشا لكنال إشراق أي خلات جوانراتو وبيروزا ودل خوش أيام مالية حاس كان بيني فقيري كجاريك تواني خود بيدي أقول لك يديري بيدي كارجا هرتش خود ديك أولا خود إن شاء الله ودي احتياج لكن فرما مين أراك هاك عدنان دسقت خوش بن الشخير وخوا حافيز وخوشي رمضان مبارك لبان أمة محمد الله يكاك عدنان وستردانا وشاركين وش مبيدان بان والمان ولا برنامج يكبر سيار
هاتیێنە هەرەلادان لە بەرنمەیەک پرسیار چەرشەوابی لێرە دانشە بچی لایەن دامرشی من بزان چێژن چەکەن چەندێکەن سەلام عەلەیکم چونیت ئەحواڵە چونە خاسیت دانشن کاکە دانشن ئەی وەختدانەوە خێر ڕەمەزانت پیرۆز من خۆش ئیشەڵا لە عێراق کشتی پیرۆز بێ و ئیشەڵا لە ئەهل خانەقین کشتی ڕەمەزانت پیرۆز گشتی انشاءالله وەسەر خۆش انشاءالله خودی شبراگە ساڵک ساڵ براگەم ئیسە گلەیەگە ئەوەسە وشت ناو بازارەکە کەمی وەرە بەرزی چویەگەرا غەرازەکان ئەرا وەرە بەرزی چدە وەڵا کشتی وە دەست خۆیانە خۆیان بەرزیەکەن ئەگەر گوشتە ئەگەر فواکەه ئەگەر کشتیشتێک لە بازار خانەقی لە عێراق خاستن خانەقی یەکمە لە عێراق لە گەرانیە بچویسا و باقی مەحافەڵەکان کشتیان محاسبە ئەکرێن محاسبە ئەکرێن چ جێهێگە محاسبەیان کرد مدیر شرطا دەرەچێ گڕا خوات دوێکە دەرچوینە لە ناسڕێبی نازم لە کورەبی فواکە پرسیاری لیانە کردووە چەنە ئەیوتوە هزار دەوێت بکەنە سژنەوە گو بەڵەورد نەیان محاسبەیان نەکەن ئەوت ملت فەقیرە نێسی لە کورە بێرێ بخوات بەس لە خانەقین کەس نییە محاسبە بکە محاسبەیان ناکەن کاکە گیان بۆچی ئەی مانگە ئەتێت مانگ ڕەمەزان مانگێگە پیرۆز بۆ بەس لە مانگ ڕەمەزان گرانیەکەن دیێکە من لە کەلار بیم و ئەو ژێش چیمە جێلا دە سەمون و هەزارە لە خانەقین هەر هێش سەمون و هەزار نییە کەس محاسبیان ناکە هەر کەرا خۆیە هەر کرا خۆیە ئار جارانەوە 52,000 بی ئیسە داوەزیە بۆ دایناوەزیت وی یەک مشکلەی گەنی گەستێک شارە ئەو سعرە دی مینت ثابت ئێ باوە وەک دۆلارەکە چی بچێ دەبان تێدە خوارە و ئەوان هەر لەبان سعرە بەرزەکە ڕێەکەن دیێوە نییە دۆلارەکە داوەزی ئەوانش بار نێ خوارەوە تو داواکەرێگە چەسرا بەرپرسەکانەرا داواکەریمان ئەوەسە کاکە حکوومەتەکە تەدەخل کا ناوی ئەی کارە وەزیترین کار بەرپرسەکان خانەقین یعنی ئەوەی کە مەسئولە ئەوەی کە مدیر شرطەیە ئەوە کاک دیارە ئاتێسە خۆی کوڕ خانەقینە بەسە خۆی فەرەتر دڵی ژام کە بۆ ملەتەکە کوتفەرەی مامۆساس و هەنەبان کوردستان ڕاتبیان نییە باش ێزانێ خۆی خەڵکەکە بێکارە ماڵدا لە کورە خانەقی من ماڵە پشمەلعب قەدیم لە کورابی لە قوڵەیەودی ئەوە شەبی قوڵەیەودی لەبوونەوە باڕکەم شوون یەهود بیا شوین یەهود بیانە ئیوە وەلیانەوە بین ئەوسا ماوەکە دەرات بە حەزێکە ئێمە لە کورە بینە بەلە ئیما لەولا بینەسە تو چێشتی لەبوون ئەی گرانی ناوشە وڵە گرانی ناو شارە دەست قایم قام و خۆی مدیر دارەی خانەقی نەگرە خۆی حەلای مشکلە بکە ناو خانەقی ئەی گرانی داوگرێت بەس من زانم عێراق کشتی لێواسی ئەی مردمی سەر لە قەنەوات دەشت چش گرانیە خانەقی بەس خانەقینێکشی گرانترە ئیمە بەرنامەکەمان لە ئەخیرە و پرسیاری کەینەلیت یەک پرسیار یعنی ئەگەر جاما دایت ئیمە خەڵاتی دێرێ ئینشاءالله پرسیارەکە ئیشت حیوانی گەس گیانەوەر گوشتی هانا و گوشتەکەی هانا و تو بەعەز گوشت کردی وتی گوشتەرەوە بەس سوقانەکەی هادەشت خۆی کش حیوانی سوقان یانە ناو گوشتی هادەشت ئەیە چه حیوانیگە براگە گوشتەکەی ها ئاها پرسیارەکەت ئیسەوە من کردی فرە خۆشە تا من کەمی ئاسانی ڕات بکەم ئاویە چەسەوە سوقان یانە دەیشت گوشتیان وەڵە اختیارات وای تەماشاکەی لە ئەزیز وشد اختیارات قەینا مشکلێنی ئیمە اختیارات دەی دەبی وەراز ئاویە لەناو ئاویشە چەدەیە براگە گامەی حەساوە گامیش مشکلە نیە تمساح و کیسەڵە کیسەڵە وتی دەوەی دەسەکەت خۆش چی زانستی دیار تو کیسەڵ دیدە چوو نەدیمە دەیشی وە بلۆک بیا سەر بردە ژێرزق خۆیە وە بلۆک بێ ملێ دەربە نایە سوقانە دەسەکەت خۆش فرە مەمنوی نێرات ئەو خەڵاتە جوانرات توی بەڕێز مانگ ڕەمەزانی بەو لە قەوەڵمانە بکە پارەکەش لە ناو چایخانەکە هەم بردمەدە و ئەم بەریدەوە ئەم ساڵش هەم بردمەدە و ساڵی تریشی شای خوددا هیچتەمان هەم بەمەدە شاڵ فرە مەمنوی نێرا قسە خۆشەکانێت مرش نەخێر و خوا حافیز بەشی من یەک پرسیار بیشنە مردم و بزان مردمێر چێشت ناو شارەکە و بان وەلمانەوە بچی من
مردمێ لە هاتی منۆرە لادان لە بەرنمەیەک پرسیار و برادری لێرە شربەت فرشت شربەتانی ماشەڵە ئەی وەخت دەوە خێر بەس زەحمە دەوت ئەی وەخت دەوە خێر خوش بووی بژی ئەی شربەت هێنتونی هاتی دە هاتمە بسیدم ئازیە بسینیت ئەیە چ جوانی گە شربەتەکانی وەڵ ڕەمەزان پیرۆز ڕەمەزان کرد ساڵوە دڵخۆش وبان جميع أمة محمد بەس تو کەمی باڵات بەرزە توانم بامە ئێرا و تو لە خوار ببینیت ئاوەڵە زەحمە دەوت نە ئیمە خۆزانی یەکەم ڕۆژ ڕەمەزانە و مردم کشیانە و بازار مسواکەد و چشتێنت و دووبارەی ناکەم فرە پرسیار کردمە جەماعەت شت وەڵاتی ئەوەی زەمیری بوو نام چش گران و ناکەن فتو وەڕێید ینی داواکاری چەستە دوکاندارەکان لە خەساوەکان لە نانفروشان سەمر وخێراتنی ئەی قەناتەکەم کە ئەوە ڕۆژ ڕەمەزان ئانا و خانەقین و خێراتی ناکەم و خەڵ خانەقین ڕەمەزانیان پیرۆز بێ و دڵخۆش وەبان ئومەت محەممەد بالنسبە لا گرانی ناو شار خانەقین یەکی ساڵەی معاناتە دیری من وەکو ڕاتبی کوردستانە ڕەمەزانەکە لێوە تێسەپی ئیسا ئەو خەڵکانە و بازار زانێت ئەی منتەقە نیمەی هەبان کوردستان و نیمەی شابان عربستان کە ڕاتب تیاد و ڕاتب نێتن ئەوە لە نەگە ڕاتب بدرێت ئەی معاناتە کەمە بوود ثانیان ئەو تاجرەی لەکە ئەی بەداعی لە دەرکەن و ئەی غەرازەی لەو ئەی گوشتە و ئەی معامرە و گشتی تیاد نەیدیمەوە گەرە ئەو خەڵکە ئەو تاجرە خۆی زەمیری بود ئەگە حکوومەت نێ ڕز دەپیدەیە چەندە بابیشی حکوومەت بڕست حکوومەت لێوە مردین لە ورزی لێوە کە تاجرەکانی تیادکارە خاطر میزانیان و حەسەناتیان و دۆلارەکە نێوە نە قەور خۆیانەوە سەفتەی بکەن لە جایشتای گەرەگە گەرە کەمی فکریان لا ئەی خەڵکە بۆت خەڵکی هەست فرە فەقیرە ئایم هەست قوزی خۆت ئایمیش هەست شۆربا خۆت فگەرە کەمی فکریان لای عاڵم بود لە بنەی مانگ ڕەمەزان شم وەرد بکە بچێت لای شەربەتەکە بزان تۆ بەس بچۆرانە زەحمە دەوت ئەبوو شەربەتەکە کوانی خۆی کاکە بۆیرە بۆ ئەیە چەسەیە أناناسة ئەنەناس ئەیەوە چەنە 2000 یعنی وە 2000 خاصە تقریبا بەس مردم تێسیە دەریدا إيراني سينا ئەیە چەس أو قيسية تەماشاکەین ئەزیز ئەیە قەیسیە ئەیانە ئەنەناس و قەیسیانە مردم فرەکەی کامری سیرە قيسية مردم فرەکەی قەیسی سیرە خوشة چێژی تو وەردڵگرێت ئەلی و بەسرەکە چەست کالی و بەسرەس ئەوەی لی و بەسرابان ئەیە ئەی باشە وەڵات شتەکانە جوانە دەست ماما قربانة فەداوەکانی کەمی ئەی ناتوانانی خۆت یاری خۆیان وە دووە زای ناتوانانی مردماکە خۆ زای ظروف معیشی کەمی بانج سیانی ژە دەدە پێنج یای بەیانی ئەگەر بامرەدا سیانی دێت أمريكي دەستەکەت خۆش وەریکە تو هاتی منۆرات پرسیاری هەم بکەیرە لێری ئەیە چ جوانی ئیسە معمل بەفر نەبایی قاڵبەی لە کوراتی لە کەلارە وەڵات چ جوانی گەی قاڵ بەفر هابیرم دەستەکەت خۆش کاکە ئیمە بای منەرا مۆزعی خۆمان بەرنامە یەک پرسیار لە کەناڵ ئەشراق تەماشاکرێ ئەزیز ئیستا چۆریکەن فمن پرسیار بکەمە تو تویشە وەڵام بیدەم باش یعنی پرسیارە من وەڵام لە تو ئەگە زانستی منێرا نێشیم لێ ئەگەر بزانیدەی ئیمەشە هەندێک جوانی دەی دەپیت ئەی باش لە کەناڵ ئەشراق چشتێک ئەگەر بتوایدەی فڕیدەی ئەگەر نەتوایدەی هەڵی گریت جایزە بێپیم تابیش کیو تێپیت ترسم تو دیپی یعنی زانی دەی اختیارات ناتوانێت یعنی چشتێک ئەگەر بتوایدەی فڕیدەیت ئەگەر نەتوایدەی هەڵی گریت تۆر ماسیە تۆر ماسی وشایی دەتایسە تۆر ماسی گردیدە لە باوگەزی ترسم قورباقە ماسیە گردید کیسەڵ ناگردیت کاکە تو بریدە وەرمانە تۆر ماسیە وەختە بتوایدەی فڕی دەیت وەختە نەتوایدەی هەڵی گریت دەستەکەت خۆش فرە خدا ڕزقت بێت و چ جوانیگە شەربەتەکە دەستت خۆش ئەوە هەدێگەست تەیمۆرە فرە مەمنینە خۆش شەخێر تەماشاکەی لە ئەزیز ئەو برادرە و وەڵام مادارە و ساحبی ئیسەی مەشام سەردا ناوشارکەین و چین پرسیارکەین بزان مردمێت چێویشە
ناو شار و هاتی لای برادرە کاسبکاریگە پرسیار بکەینە دی و بزان بازار چینە و مردم استقبال چین کە مردم لە ناو بازار و تەواژدیان چوینە ئەی وەختە دەوە خێر وان سلاتم خير ناو جەنابەت ابو ابراهيم ئەو برایم خدا ڕست واش بو خدا رزق امه محمد بيت یەک پرسیار بفرما تو شتەکانت ژنەبتم وەبانت هەرزانە زانا يعني تشتري قسن لايتو سياني هزارة لبعض الدكاندار يكي وبن بنصدى تمام مردميل تيانلات شون مردم كلام في سبيل إما بعض مردمها لقوانا إما تاريخي نجيكا لا إما ربح مان كما ربح مان كما إيساي دكاندار ده حبصدو بنجا إيه دكاندار ده حبصدو بنجا من إيه الشصد نقاناوي بنصدنا خير كدرام شصد نقاناوي بنصدنا خير إما قديم جنبتي من لبياغا ورقان يهوديغان ومسلمانغان لخانقين يهوديغان اگر شكر بفرشتا كيلويك هر بنش فرستا بس ربح حاجه شبي لاغونيغا وماشيرغا وديليت اوانيش مال السندنو وزنجينيش بين إن جاي من اوان اگر وحبتك دو غونيا بفرشتان جماعتي قمان وحبته نيم غونيا لا بالفعل إما شو هاشي زي ما هو إما شو هاشي خدا الصحة وعافية ورمضان بيروز بود محمد كشي مباركة ودلخوش إن شاء الله وبان أمة محمد براغم الشيء تازن أنا كشي تازن قديم لمن علي ما لواني ماس بيو أي بنير خماني بيو وقيماغ بيو وخاي خماني بيو خدا هسو كس رازي وبينيا كس رازينيا إسايتو وچند إيديا أجا سيان اللي بوهم وبلاش وبلاش فر سيان بقناو كسيجا رام تعبد حتى لا فقير يشبع جاز زايمنا في فقير دينا في خدا بوت اشتغل والله جوانا لا بدكان دار زدي هزار ايوه من دم سياني هزار وشنيا سياني هزار تو سيان دي هذا اي والله دستقات خوش ومردمش يعني تينا لا سينا يعني الحمد لله من شن صالها من اي بازار مرد ما ناصدم تو اي رمضان ولا رمضان تر اختلاف في شيء يعني فرق يعني روج رمضان اختلاف كذا اي رمضان ترى والإساء اختلاف غير اختلاف غير صال وصال رمضان كذا بود وكو جارانيا يعني شعور وفينيك رمضان صال وصال يعني بارك وقال بيرارك وقال اوك نا صال وصال يعني شعورنك رمضان وقت الشركه مطعم كشتوازه شيخانه كشتوازه ختاي يعني ختاي اي جيل يعني جيل قديمان القراض كنا جيل علاقينيه جيل علاقينيه اي يعني يسوي مقصد مش من عادة دولات عاد يسباو لمال دوري نوزنا وما شو بده فيه تمام يعني وقت بده رين بيشوا يسوي ما بعد دولة بعد شيخانه وكو جاران احترامي بود تقديري بود مردم وقت كذا بازار زان رمضان هذا شيخانه كشي بس يا مطعم بس يا او يجي غلب اخوات هذا قردنا اي قديم لوابي قديم وهابي يسا افطار علني اعتيادي اعتيادي يا اخوي جعل اخوي شاي اخوي بسي اخوي نص اخوي لف اخوي شوف اخوي يا اخوي بخوي هي التوعية وادي عن سبب بقيت توعية طبعا وتما فيت لقوراس لقوراس قوراقة وقت الدوري نما شار بي خوان منه قديم تو موالي شري تقريبا من شص ششم يعني حبتاغان هابيرت خانقين فرق خوش بلا رمضان فرق خوش بس لأول روج رمضان تأخير هر شهوري عيدة كريمة بالفعل يعني مثلا دروج راعي بمدار أسد ماما أو دمار ما خاطر قصني ينكلم إيسا أو حتى خوش بي يعني أو خوش بي جاران إيما صالحات دو جا خاطر أمانة كردن كربر عيد أمانة كردن نبي ونوروزة عيد جورا بيشجع يقال ونوروزة كذي أمانة كردن إيسا منال روجي دور الشهر جا قاتي سنين بنطلوني سنين قميصي سنين تامي نما جارنا أوقات وقت دايق ولا ما نسني وفي خوشية كريمة دوري بي أبو إبراهيم هذا تقاليد إيش وكموا بيه نما لأن خلط شارقة أصلي خوي نما أشكال نهاتنا إشارة شوانن إما جاران أصلي خومان أو تام تري عائلة فلان كسر مقياسي با تماشا نكر إذا زاند في ديشن تو خوشك تو دوت تو تماشا كر يعني نما شرم وحياة نما أخلاق نما تربية نما ما بير ما نحف ما لا يحوش بيه رحمة الله البان خانيان كشيك هم بي جوارني لبيني نبي ولا بان خاني كشيخ نبي جوار بي نبي وخدا ما رمضان أبي لما لقي يخوارنا كردن وجوبر جوبان بيد وفنج دخل سكر هل هاوصاصو
هر هاوساس و هەر یەک جەستێکیلەبان ئیسفرە خێر خوددا نوریات باشە فرە مەمنینە را قسە خۆشەگانت بەزیمە لە بەرنامەمان یەک پرسیارەس پرسیار لە من وەڵام لە تۆ پرسیارەکەمانەوەسە لە خانەقین قەدیم سینەما فرەبی خۆی تقریبا چوار سینەما بی تقریبا دوو سینەما سییان توانێ رامبیشی ناویان وی سینەمای نەسر بی ئەیە بی خەضرا بی خەضرا و سەیفێکەش بی شویدن پەتاقەوە چە نەوەڕی ئەو وەختەوە چل فرز بی الله ئەیە هینەگا خۆش بی فرە خۆش بی شعورە کردی عیدە شعورە کردی ینی هەر شتی تام خۆی داشت فرە مەمنینە بردی دەوەلمانەوە عزیزی تەواو سینەمان بدێت دەسەکەت خۆشە بۆ برایم هەلێرا و ئیمەی شەوشە بیدان لە کەناڵ ئەشراق ئەی خەڵاتەرا توی دەست خۆش بوت فرە مەمنینەرا خدا ڕزقت بدەت ئەشراق انشاءالله ئەی ڕەمەزانی تری شەم تێمرهای دەیرانە و انشاءالله انشاءالله چشی گەوراتر دیرید و ویجوز وەرە خوددا وەرەتەوەر بسی انشاءالله خدا هەری وە خۆش بوون ئیمە خۆشی من فرە مەمنینەرا لای ئەبوو براهیمە و وشمە پیدان بنشنە خێر و ئەرا هەڵلقەیتر لە بەرنامەی یەک پرسیار لە کەناڵ ئەشراق برادان ئەسعەد کاکەی خاڵ شکر لادان خۆش وشمە بیدان بنشنە و خەیر و خوا عافی سەرا هەڵلقەیتر